سڵاو لە بینەرانی ئازیزی پەروەردەی راپۆرتی ئەم جارەشمان قسەکردنە لەسەر خوێندنگا ئێوارانەکان بۆ ئەوی بزانی خوێندنگا ئێوارانەکان خوێندنتیە چۆنە فەرموو لەگەڵمانە بن. تەمەکەیان یەشی بێت تۆزێکی سپی پێگەێنە ئەگەر بە هاوشەشەرێکی بینەوە HCl گاز لەگەڵ ئامۆنیا گازە لە ئاسمە بە ترشی لەویست کەواتە گوێزانەوەی پرۆتۆنی موجب لە ناوەندی هەواشە ناوەندی گازیشە ڕوویە بۆیە برۆنشلۆری لەسەر ئەساسی ئەلینۆس کەوتی ئیلا بێ ئاوەژیراوە بێ ئەوان ئەو فکریان هێنا کە شەر نیە تەنها لە ئاوەژیراوە لە ناوەندی یعنی ئێچی موجب ئێچی موجب پرۆتۆنی موجبە کەواتە ئەوە ترشی برۆنشلۆری هەر مادەیەکیش بتوانێت پرۆتۆنی موجب بۆ گرێبێ بە تفتی برۆنشلۆری کەواتە چۆنەڵی دەوڵەمەند پارەبەخشێ فەقیر وەرێگرێت لێ کاتابێت دەوڵەمەند پارەبەخشێ فەقیریشە بێ هەبێ ئینجا وەرێگرێت بۆیە بێ مان کاتە ئەوەی کە پرۆتۆنەکە بەخشێوێ بە ترشی برۆنشلۆری ئەوەی کە وەرێگرێ بە تفتی برۆنشلۆری ئێستا ئەلینۆس وتمان چی؟ هەر مادەیەک کردە ئاو لە ئاوەژیناوەکەی ئایانی هایدرۆژینی موجب بەخشی بە ئاوەکەیە ئاوی هایدرۆنیۆم ئەوە ترشە ئێستا لێرە HCl هێچی بەخشیوە کەواتە ترشە ئەگەر بیشی خەیتە ئاوە بێ بە ترشی ئەلینۆس بەڵام بەعزێ ترشی برۆنشلۆری هەیە بە ترشی ئەلینۆس لێک نایێتەوە بۆ نمونە کانزایەکی موجب کە پرۆتۆنە وەکو پرۆتۆن خۆی بەخشە ڕێژیشکە ئەوە بە ئەلینۆس لێک نایێتەوە تەنها بە برۆنشتو نیۆری لێگیرێت شەر نییە پرۆتۆنی موجب هەر ئێچی موجب هایدرۆژین ئەلیکترۆنێکی هەیە ئەو ئەلیکترۆنی نەماوە بۆ بە ناوکە موجبەکەی ماوەتەوە کەواتە پرۆتۆن موجبەکەی بۆیە ئێچی موجب ئەتومێکی جۆکو سیویش ئەیچی کە وەکو پرۆتۆنێکی موجب لەگەڵ کە ئایۆنێکی سالبی وەکو کلۆرایەکە بێ ئەیچی لەگەڵ CL بێ بەچی ئەیچی CL لێرە چۆن بە ئەلینۆس بۆم لێگەیتەوە نەکراوەتە ئاوە وایە لێرە ئەم ئەیجیە پرۆتۆنە بەخشێ ئەمیش یەشی گرتووە بە بەهۆی بەندی ئاوێکەوە یەشیان گرتووە کەواتە ئەم خوێندنگایە لە ساڵی 2001 بۆ 2002 دامەزراوە ژمارەی خوێندکارەکانمان 306 خوێندکارە بەنسبەت خوێندنگاکەمانەوە هەرچەند ئێوارانە لە سەعات 2 دەست پێ کا سەعات 5:30 تەواوبین کێشەمان زۆرە بڵێن کێشەمان نییە بەڵام هەندێکی چارەسەر کرا هەندێکیشی ماوە بەنسبەت دوی ئێمە ئێوارانی کێشەی کارەبامان هەیە جاری وایە کارەبا ئەبڕێ مۆلیدەشمان هەیە بەڵام مۆلیدەکە جاری وایە لە دەرسێکە ئەبڕێ کە لە دەرسەکە بڕات تەلەبەکە تر هیچ نابینێ مەجبورین یعنی ئەو کێشەیەمان هەیە مەجبورین چارەسەریکەین بە مۆلیدەی خۆمان ئەگەر هەبێت ئەوە چارەسەرکەین کێشەی کتێبیشمان هەیە کتێب هەتا ئێستا هاتووە ناڵێم نەهاتۆ بەڵام بە ڕێژێکی کەم هاتووە ئەوشی هاتووە دابەشمان کرد بەسەر خوێندکارەکانە خوێندین سەبارەت بە خوێندنی ئەم مەکتەبە داوامەکەمان لە سەعات 2 دەست پێکا بۆ 5:30 ئێواران تەواوبین بەڕاستی داوامێکی زۆر خۆشە وەکو مەکتەبەکانی تر نییە کە لە سەعات 8:09 تەواو بن داوامەکانیان و مامۆستاکانیشمان زۆر باشن کێشەی هاتوچۆش ماش نییە پاسمان بۆ دابین کراوە بەڕاستی خوێندنگەیەکی زۆر باشە مامۆستاکانیان زۆر جدین زۆر ڕازیم لە دەرس و دەورەکانیان ئەو کاتی مامۆستاکان مانیان گرت بوو بەڕاستی ئەمان وازیان لە وانهێنانەوەی خۆیان نهێنا و هەمیشە لە پشتی خوێندکاران بوونەوە هەڵیان داوە کە ئێمە باشترین نمرە بەدەست بێنین داوامی ڕۆژانەمان لە سەعات 2 تاکو 3 ساعتەکە تر داوامێکی زۆر باش و مامۆستاکانمان زۆر باشن زۆر لێیان ڕازین بەپێی ئەم مانگرتنوشتە ئایبیان نەبوو داوامی خۆیان کردو و هیچ
کێشەیەکمان نەبوو ئێمە. دەی بەڕاستی زۆر لەم مەکتەبە ڕازین مامۆستاکانیان زۆر باشن مدیرەکان سزایرە زۆر مامۆستایەکی باشە یعنی ڕێزم بۆ مامۆستاکان ینی زۆر بەڕێزن کاتەکەی زۆر باشە بەڕاستی ئەمە کاتەکەی زۆر باشە لەبەرەوەی زۆر کەس هەیە لێرە دایکە هەیە مەسئولیەتی بەسەرەوەیە ینی کاتەکەی زۆر باشە بۆ ئەوان کە نەکەنە درەنگ هەیە دایکە لێرە ناتوانێت درەنگ بڕاتەوە ئێمە حەزەکەن کاتەکەی هەروە بێ و نەگۆڕێت. W, H, and T. Is it right? No. Bo, لبروي ليرا W كسايلنت نيم زرش C W T هيج كاملة معنا راسنا يان ونون H T E. The silent letters in the word whistle are H T E. ايش بيقول اخر؟ انا قلت ما في اساس معني W H معني ما ادري شكل اخرين و W كي نافي نو بقى عارف شلون T غير ونافي Why the T is silent? وشي T كمان silent. لبروي هذا الشيء كوتاي T L E ها أظن T E نافي E كوتايش بس إذا هنا مش شايف مني هو. Noun, thing. And the last one is noun, person. Then, شتيجي نوع دروسك invent. What is the noun thing of invent? Noun thing أكيد invention. Invention. We add I or N to invent. When we change it into a noun thing. Invent with yes. Second, أول شيء أنا أسمع إنجليزي بس تي أنا كونين person. طبعا بنسبة ئامادەیە کەمانەوە لە ساڵی 1990 بۆ 2000 دامەزراوە کۆمەڵێکی زۆر باش مامۆسای پسپۆڕ و ڕێکوپێکی تایە لێرەوانە ئەڵێنەوە هەروەها کۆمەڵێکی زۆر خوێنکارمان بەڕێ کردووە چەند ساڵ لێرە داوامەکەمان لە سعات 4 دەست پێکات تا سعات 7:30 تقریبا لەو ماوەیە و ئەوەی کە پێداویستی بێ و ضرورێت بێ بۆ خوێنکار دابینمان کردەوەکو کتێب هەروەها وەکو بەنسبەت هاتوچەوە پاسمان بۆ دابینکردن لە ڕێگەی کۆمپانیایەکەەوە بۆی بتوانێت بە کەمترین نرخ هاتوچیان پێ بکات هەروەها بەنسبەت حانوتە و حانوتێکی ڕێکپێکی تایە سعرەکەی باشە یعنی لەگەڵ ئەم کات و بارودۆخی ئێستایی خوێنکارانە گونجاوە بەنسبەت جلوبەرگی خوێنکارانە و یەک پۆشە جلوبەرگەکانیان بۆی هیچ فەرق و جیاوازیەک لە نێوان خوێنکاری و خوێنکارێکی کە دروست نەبێت هەروەها بەنسبەت دەرسوانەکان مامۆستاکان زۆر باشن بەردەوام وانی تیا ئەخوێنرێت هیچ کەم و کوڕێکی تیانە بەڵام بەگشتی وەکو ئێوارانەکان هەنێک کەم و کوڕی هەیە یەکێک لەوانە کارەبایە کە کێشەی بۆ دروستکردوین ئەویش ئەمە چیمان کردووە هانەمان بردو بۆ مۆلیدەی گەڕێک ئەوەش زۆر ئەکەوێت لەسەر ئێمە و کەسێکی ژنی عنی بەڕاستی دەفعی ئەو مەبلەغە بکاتەوە بۆ ئێمە لەسەر شانی خۆمانە و زۆربەی کات خۆمان دەفعمان کرد لەلایەن خۆمانەوە و حاڵەتێکی کە على ئەکسری ئێوارانەکانوان کە مەکتەبێکی خۆمان نییە بە ناوی خۆمانەوە بەڵکو ئێمە زەیفین با بڵین میوانی لەسەر مەکتەبێکی کە ئەوە شەر لەوانێ بڵم تا ڕادەیەک ناخۆش بێت هەرچەند ئێمە خۆمانوک و ئامادەی سلێمانی ئێواران هیچ کێشەیەکمان نییە لەولایەنەوە بەڵام بەعام ئەوە کێشەی تیا هەیە و کێشەی تر نەبوونی هەنێک جێگە و شوێن هەیە مەسەلەن تاقی گەم نییە و لەگەڵ ئەوەیە کە مامۆسای زۆر باشمان هەیە و ئامادەیان تایە لە تاقیگا دەرز بڵێنەوە تاقیگەیەکی وامان نییە کەم و کوڕیمان هەیە لە هۆڵێکی تاقیکردنەوەمان هەیە کەم و کوڕیتیا هەیە مەسەلەن زۆر جێگا و شوێنی مەقعدی دانیشتەکانی تەواو نییە ئەگینا وەکو ئامادەیەکەمان سپاس بخوا زۆر ڕێکپێکە و داوام بە ڕێکپێکی بەڕێواچێتایە ئەگەر زیادە بوو وەخاوەنی قەوسەکەدا بەخاوەنی زیادەکە سەری دەکەین دروستە فەقەرەی ئەلیف فەقەرەی ئەلیف ئەگەر خاوەنی زیادەکە دەرنەکەوت بەڵام ئەگەر خاوەنی زیادەکە دەرنەکەوت
والجيم والدال چارەسەری دەکەین. لألفا أم ألفا أجر خاوني الفعل زيادة كدر كو جيم لقوا دال هل سيفقر كاب شارسري كم كوريوتي تيربي باش كان تجيشن يبدي بلوكي أما بيبندي كم أو باراني كم روج لبداية دوام فاشان كوي أكينو أما شليا 6000 دينار لقم زي ما شكل سنة كم 10000 أيشا شن بعد ماله وصل بسفادي استراتيجية جيدا كان 50000 لقل 10000 کاتی داوامەکەمان 4:09 دەست پێەکە بۆ سعات 8:10 دقە کاتی داوامان تەواو بێ. کارەباکەشمان لە سای حکوومەت یێرێ مشکور کارەبامان نیە و بەس مۆلیدەکەمان لەگەڵ کارەبای ڕیسیا مەزبوطە کە کارەبای ڕیسیە بڕێکسەر مۆلیدەکەمان هەڵەکرێ. تقریبا 4 جارەسی ژوورۆ لێت ئێتر 7 و چارەکیش تەواو بین. بەڵێ. من تقریبا 6 ساڵ وازم هێنا لە 4 دەستم پێکردەوە 3 ساڵە لەم مەکتەبم سپاس بخوا مەکتەبێکی زۆر باش و سەرکەوتووە. بەڕاستی ئێمە وەکو ئامادەی تیجارەی ئێواران زۆر ڕازین لە مامۆستاکان لەوانە وتنەوەکان لە هەموو حاڵەتانەی جاجا هەندێک کێشەمان هەیە وە کێشەی بڕانی کارەبا بەڵام دەستخۆشیشیان لێکین کەوایان بۆ دابین کردوین بە مۆلیدە پڕیان کردوتەوە بەڵام هەندێکات جاری وایە پێچێت یا خەلەلی مۆلیدەمانە بێت یا کۆمەڵە کێشەی تر دروستە بێت بەڵام لە ڕووی ئیداریەوە بەڕاستی ئیدارەکەت ئێمە جێگای دەستخۆشیە بۆ ئێمە شانازیان پێوەکەین کە بەڕاستی هیلاکن ماندووە بن لەگەڵ تەلەبەکان توانیویانە کە هەموو ئەرکەکانی خۆیان لە جێگای خۆیان جێبەجێ بکەن سوپاسیانەکەین بەڕاستی مامۆساکانیش هەمووی ئەزیەتیان کێشاوە دەوامەکەین داوامان لە سەعات 4:09 دەست پێکات لە بەرەوەی خوێندکارەکانمان زۆربەی زۆریان دەوامیان هەیە مۆزەفن یا کاسبن ئەو کاتانە بۆیان نەکرێ بێت. منی ژۆک مامۆسای بابەتی کوردیم پۆلی 12کانم لایە. بەڵێ ناڵم داوامان لە سەعات 4:09 دەست پێکاتە تا 8:10 دقە 8:09 ئەوانەیتە تۆزە کێشەشمان تقریبا تووشە بێ بە بۆنەی نەبوونی کارەبا چەند جارێ داوامان کردو کە کارەباکەمان بۆ چاپکەن یعنی بەردەوام بێ بچێتە سەر کارەبای نیشتیمانی بەڵام تا ئێستا جوابمان نەدراوەتەوە بۆمان نەکراوە ئێمە خۆمان مۆلیدەی خۆمانمان هەیە کێشەی گازمان هەیە تقریبا تا ئێستا گاز چەند جارێ داوامان کردو لە پەروەردەش بۆمان دابین نەکراوە. جاتێ لێرەوە داواکەم هەنێ داواکاریمان هەیە وەکو کتێب وەکو کارەبا هەنێ پێویستی خوێندکار کە تووشمانە بێت هیوادارم بۆمان ئاهین بکەن بۆمان جێبەجێ بکەن لەلایەن خۆیانەوە پەروەردە ئاوڕێکمان لێباتەوە کێشەمان زۆر تووشە بێت چونکە ئێمە خوێندکارەکان عەدەدیان زۆرە تقریبا 410 خوێندکارمان هەیە.
مان هي لقل حرف جري عن مان هي تنها أمر حرف جر ما أسمعها حرف جر من لقل حرف جري من أنا أمر حرف جر كاتك الكير باسمي استفهام ياخذ كات عني حرف جر كاتك الكير بمني اسمي استفهام أما ياخذ اسمي استفهام ياخذ اسمي موصولة إسأل المنية بوتان شرح كم لشكاتك عبيبة اسمي استفهام لشكاتك عبيبة اسمي موصول لكاتك سيريكا أما نوني كيبيويا أماش نوني كيبيويا كاتك أمدوانا بيك والكيا نوني أما أقرب مولكا نوني أما أقرب مولكا لا أتيا عليها يحذفوا نونا كل من حرفي الجر ميم وميم من بمشي ويا نونك من بمشي ويا يعني نوني هريا كان ميم لقل عن لا أتيا كاتك أتيا مثلا اسمي استفهام ياخذ اسمي موصول اسمنا بو هريا كان هني نوا علين ممن اشتريت الكتاب لكي أو كتابات كريم ياخذ علي عمن بو أمان ابتعدت أمش بمشي ويا سيريكا هل كلامنا علي ممن اشتريت الكتابة لرياتي من هي من هي ليرا شامني حرف جر من هي ليرا عني حرف جر من هي ليرش من هي سيرين لهذه حالتك يا أجر برسالة ليكرا بيانوتي من ليرا يبقى معناها يبقى معناه اسمي استفهام يعني شيكون لخويا كالي استفهام يعني برسيال ويا يا الله ببني شاني برسيال يعني ناسي توا هل كاتب نشاني برسيال بيني يكسر نسيتي اسمي استفهام أخواته حالتي تغم بتشي ناسي توا بويا ناسي توا كعلامتك استفهام دارت الله اسمي استفهامه سيهم حالة اسمي استفهام دائما لسرتاي رستيايات لا سرتاي رستيايات كواتا يقوم بمعنى يا إناسي توسيارة سيهم يجبوا يا إناسي توكلتوت سرتاي رستيايات أجل نقول والله جملة يهم بموكالة عمن ابتعدت الله